سەرجەم یاریەکانی God of War ریزبەند بکەین لە خراپترین لە بۆ باشترین دەزانن کەوا ژیر ئاشتی یاریەکانی God of War دەیان ڤیدیۆشم هەیە لەسەر زنجیرەکە بەڵام ئێستا کاتی ئەوەیە بۆ یەکەم جار لە چەناڵ پێتان بڵێم ژمارە هەشتم کامەیە ژمارە یەکم کامەیە بۆی نزیکەی 11 یاری God of War بڵاوکرێتەوە بەڵام باسی هەشت دانیان دەکەم تەنیا هەشت دانە لەسەر کۆنسۆل بڵاوکرێنەوە یاریەکانی دیکە سێ دانەکەی دیکە لەسەر مۆبایل و فەیسبوک ئەو شتانە بڵاوکرێتەوە کە زۆر گرنگ نین ڤیدیۆکەوە بێ سپۆیلە بێگومان لەسەرتا تا کۆتایی بەڵام باسەوەی دەکەم لەبەرچە و یاریم خۆشتر دەوێت لەوەی ئەوم خۆشتر لەوەی ئازان خۆشەویستان حەز دەکەم ئێوەش ڕیزبەندی خۆتان بنووسن لە ژمارە 8 تا ژمارە 1 باشترینەکانتان لە یاری God of War کامەیە بە ئارەزوی خۆتان بینوسکە ئەوەی باسی دەکەم تەنیا بۆ چوونی منەوەتە وەختە هەڵەیە ڕاستە ئەو بۆ چوونی منە تۆش بۆ چوونی خۆت بنووسە بەڵام ئەوەی باس دەکەم تەنیا بۆ چوونی منە کار دەکەم دگمێ لایک سبسکرایب لەبیر نەکەن بۆ پشتگیریکردن ژمارە هەشتم یاری God of War Ghost of Sparta لەسەر PSP بڵاوکرێەوە لە ساڵی 2010 ئێستا لەسەر PlayStation 3 و وەرە PlayStation Plus پریمیەم لە ڕێگەی ستریمکردنەوە بەردەستە لە بۆ تاقیکردنەوەی Ghost of Sparta باشترین یاری God of War نییە لەکنم لە کۆتاییەکانیشە یارەی بە چێژە تام چێژ نوێگرتیە بەڵام لەبەر ئەوەی یارێکە باسی دوای God of War یەک دەکە و پێش God of War 2 تا پریکۆڵەکی پێش God of War 2 ئاستۆریەکەی ناتوانانی هەموو شتێکی بکە لەبەرەوەی زۆربەی شتەکان ڕوویدایە دنیا باسی ڕابردوو دەکە ئەندەشتی خۆشتیدا باسی دایکی کریتۆسی دەکە باسییان دەگە لە تایتنە جیاوازەکان دەکە بەڵام گەیم پڵەیەکەی زۆر سنووردارە لەبەرەوەی لە بۆ PSP بڵاوکرێتەوە وە چیرۆکەکەشی پێم وانیە سەرنجڕاکێشتین چیرۆک بیتن بەڵام بەگشتی یاریەکە چێژی هەیە و هەندێک ڕخنم هەیە لەسەر کوواڵەتی بەگشتی یاریەکەی تۆزەک زیاتر منداڵانەتر کرایە لە چاو یاریەکانی دیکەی God of War لە ڕووی ڤیژوەڵە لەبەرەوەی لەسەر PSP بڵاوکرێەوە تاکو من تەمەنێکی بزووکتر ئەو یاریە بکەن ژمارە هەفتم لە دڵخوازترین و باشترین یاریەکانی God of War لەلام یاری God of War Chain of Olympus لەسەر PSP بڵاوکرێەوە لە ساڵی 2008 ئەو یاریە دەکەوێتە نێوان هەردوو یاری God of War Ascension و God of War 1 واتە باسی پێش ڕووداوەکانی God of War یەکی دەکە باسی ئەو سەردەمەی دەکە کە کریتۆس عەقدەکەی لەگەڵ ئێریسی هەیە و ئەو شتانە پێش God of War 1 پێش ڕووداوەکان بزەوت بەڵام سەرنجڕاکێشتنی شتی ئەو مۆزوعەی ئەو دیمەنەیە کەوا کریتۆس پاوەرەکە لە ئەیریسی وەردەگری و ژنومارە منداڵەکەی خۆی دەکوژی واتە ئەو دیمەنە ناتوانانی بە گەیم پڵەی بکەیت تەنیا وەکو دیمە پێت نیشان دەدا کە هەرچەندە یاریەکەش بەخۆی لەسەر ئەو مەقتەعەیە کەسی ئەو مەقتەعات پێ نادا وەکو گەیم پڵەی کە پێم وایە دەکرا بیان کرد بە کێشەیەکی هەیە لەبەرەوەی God of War یەک بڵاوکرێتەوە ناتوان دەستکاری زۆر شت بکەن واتە ئەو خوددایانە یاخود ئەو شەڕێک کە دەکرێ ئامانجەکەی دەزانێت لێرە لای گەیمەری زۆر گرنگ نییە بەخۆی هەموو فیلم و زنجیرەیەک باسی پریکۆڵی بکە باسی ڕابردوو بکە پێش هەشتەچی ناتوان دەستکاری شتەکان بکەن لەبەرەوەی لە داهاتوو شتەکان دانرەیە پێم وانییە باشترین یاری God of War بی بەڵام لە Ghost of Sparta لەلام بە چێشترە بۆی لە ژمارە هەفتی خۆم دانایە ژمارە 6 یاری God of War Ascension کە لە ساڵی 2013 لەسەر PlayStation 3 بڵاوکرێ بەداخەوە ئەو یاری لەسەر Play 4 بەردەست نییە وەکو داوەندکردن و بە شێوەی دیسک لەسەر Play 5 بەردەست نییە بێگومانتەنیان لەسەر Play 3 بەردەستە ئەگەر بیکەی دەبی بە ستریمینگ لە ڕێگەی PlayStation Plus پریمیەمی بیکەی کە بەداخەوە باشترین کواڵەتی نیە لە بۆکردنەوە یاریە ئەو یاریە زۆرم خۆش دەوێت و ڕابردوویەکی زۆر دڵخۆشکەریشم هەیە لەگەڵی پێم وایە یەکێکە لە جوانترین یاریەکانی God of War گەب جوانترینیش نەبی لە ڕووی ڤیژوەڵەوە مەبەستم لە یاری کلاسیکەکانە لەبەرەوەی ئەوە دوای یاری God of War بڵاوکرێەوە پێشەوەی God of War بە تەواوەتی بگۆڕدرێت لە God of War 2010 بڵاوکرێتەوە واتە گرافیک لە سەردەمی یۆنان لەوەی جوانترمان لۆ دروست نابی زۆر شتی جوانی تێدایە لە بەتایبەتیش لە ڕووی میوزیکەوە میوزیکی God of War کۆن لێرە زۆر بە جوانی بەکار هاتیە پریمێک و میوزیکێکی تێدایە لەسەر مسری کۆنە بەڵام لەو یاریە بەکار هاتیەوە تەم ئالەتەکان و مۆسیقایەکە و ئاوازەکان مسری کۆنیان بەکار نییە کە پێم وایە زۆر سەرنجڕاکێشە Ascension لە ڕووی چیرۆکەوە یەکەم یاری God of War بەکو چیرۆک باسی بکەین لەبەرەوەی لێرەوە تقریبا شتەکان دەست پێ دەکەن لەوەی کۆنترمان ناچینەوە پاش لەوەی کۆنتر ناڕۆین لە ڕووی چیرۆکەوە کێشەی لۆ دروست دەبی بێگومان لەبەرەوەی شتەکان لە داهاتوو دەزانین ڕوو دەدا دەزانی چ دەبی زۆر چیرۆکەی سەرنجڕاکێش و باشی نییە و یەکە لەو یاریانەیەکەوە زۆرترین گەیم پڵی تێدا کەمترین مەقتەعی چیرۆک و ڤیدیۆیمان هەیە لەوانەیە هەندێک گەیمەر هەبی پێی ناخۆش بی یاخود پێی زعاجبی من یەکێکم لەو کەسانێکەوە زۆر گەیم پڵیکەم بەدڵنەوە بەڕاستی کاتی خۆی کە بڵاوکرێەوە ئێستاش کە دەیکەم بەدڵم نییە زۆر دوگمەکان شوێنیان گۆڕایە بڵۆکردن و شتەکانی دەستکاری کردی وەرەوە یەکەم یاری God of War شەکەوە مۆدی بە شێوەیەکی زۆر پێشکەوتو مۆدی ئۆنلاینی لە بۆ دابندرێکەوە دەتوانی بە ئۆنلاین بە کارکتەرەکان یاریکەی کاتی خۆی سەرنجڕاکێش بەڵام ئێستا تیز نییە God of War Ascension لە ڕووی دنیایەکەی و گرافیکەکەی و میوزیک و کارکتەر و شتەکان بەتایبەتی سێت پیسەکان بۆسپایتەکانی زۆر نازدارە ڤیژوەڵ یەک جار ڕاقیە گە بە فول HD گەمەکەی بکەی بە PlayStation 3 تامەچی گەورەی لێوەردەگری
بەڵام لە ڕووی چیرۆکەوە نەقسەی زۆر زۆری هەیە پێم وایە هۆکاری ئەوەی کە گاد ئۆف وار لە پاش ئەسێنشن تا 2010 واتە لە 2013 تا 18 یاریمان نەبوو هۆکارەکەی ئەسێنشن بوو کەەوە لە ڕووی فرۆشیشەوە فرۆش ژمارەی زۆری نەفرۆشە لە بەرەی گەیمەران بەدزدی لە گاد ئۆف وار لەو چیرۆکە بێزار بوون یعنی چیرۆکی یۆنانی کۆنیان ئەوەندە بردەوە پاش نەیانتوانین بستنە پێش لەبەر زۆر شتی ئەو یاریە پێیوەی دیارە کە ناتوانین دەستکاری چیرۆکەی بکە زۆر هەروەها تۆ لێرێک تێ چیرۆکتی هەر چیرۆکی لە بنی دابنێ لە بنی دابنێ لە بنی دابنی هەبگەڕێ و پاش بگەڕێ و پاش بگەڕێ و پاش کە ئەنجامەکەش هێرامان ئەنجامی چێژەکی زۆری نابێت مهم ئەسێنشن نازدارە بەڵام چیرۆکی نەقسی پێوە دیارە من لە ژمارە 6 خۆم داناوە بێمە سەر ژمارە 5 بێگومان لە ژمارە 5 تا ژمارە یەک هەمووی تۆپە یعنی هەمووی دە لە سەدێ لەکنم ئەوانی دیکە هەمووی 8 و 7 ئەوانێ بەڵام نمرەیان پێ نادەم لەبەرەوەی ئێستا حالیان نەمکرد و ناتوانم زۆر باسییان بکەم ئەو یاریانی سەرەوە بەڵام ئەوانی خوارەوە لە 5 بەخوارەوە لە ماوەیەکی زۆر نزیک یەک دوو مانگ پێشتە زۆر بە یاریەکانم تاقی کردەوە لە ژمارە 5 یاری گاد ئۆف وار 2018 دانایە بێگومان گاد ئۆف وار 2018 لای زۆرینەی هەر زۆرمان بەتایبەتی عاشقانی گاد ئۆف واری پێمان وایە یەکێکە لە باشترین یاریەکان لە مێژوودا دروست کرا بەڵام لە لای من باشترین و خۆشترین یاری گاد ئۆف واری نییە بێگومان لەبەرەوەی لە یۆنانی کۆن دوورکەتینەوە پێم خۆش بوو کە دنیایەکی نێوان هەیە بەڵام هێشتا ئەو تاموسێژەی نەدامێ بەقەدەر یاریەکانی ڕابردووی گاد ئۆف وارێ بەتایبەتی گاد ئۆف وار 1 و 2 ئەوانە و 3 ئەو تاموسێژەی پێ نەدا بەڵام لەگەڵ ئەوەشم یەکێکە لە تۆپترین یاریەکان لە ڕووی چیرۆک زۆر نازدارە لە ڕووی ڤیژوەڵ زۆر نازدار بوو میوزیکیان گۆڕی هەرچەندە میوزیکی نازدارە بەڵام ناگاتەوە میوزیکە کۆنەکە یعنی ئێستا هەروکتان پێ نیشان دەم بزان خۆتان بڕیار بدەن ئەوە میوزیکی گاد ئۆف واری کۆنە کە چه حماسەتەکە ئەوش میوزیکی گاد ئۆف واری نوێیە کە میوزیکەی خۆشە ئەویش جەوەی تایبەتی هەیە بەڵام لە لای من هەر کۆنەکەم بەدڵترە میوزیکە کۆنەکەم بەدڵترە دایانتانی لە هەندێک لە دیمەنەکان بە تایبەتی دیمەنی کە شمشێرەکان وەردەگریەوە دایانتانی میوزیکە کۆنەکەی بەکاربینەوە بەڵام بەکەیان نهینە لەبەرەوەی بە تەواوەتی هاتنە سەر جینی جیهانێکی دیکە کە ڕێز لەو بڕیارەش دەگرم گاد ئۆف وار 2018 تاکە ڕەخنەم لێی کە زەنجای کرد باسم کردی ماپەکە و وەروە هەڵبژاردننی شوێنەکانە کە دەچی لە بووی پێم وانە سیستەمەکی زۆر باش بی تێدەگەی کارەکەش دەکە بەڵام پێشکەوتوترین نییە تۆزێک ئالۆزە و سیستەمی دەرعدانان و ئەپگریدکردنەوەی درعکان و ئەوانە تۆزێک بیاری ئارپیجیەکانی وەکو ئەساسنی دەچی بە شێوە لە شێوەکان ناڵێ مەکوویە بەڵام لەو سیستەمی تۆزێک بەوی دەچیکەوە زۆر کەلوپەلی بێمانە دەست دەکەی کەلانی سفادرینەکەی و بەلاش پێشچاو قەرەباغ دەکات تۆزەکە من لەگەڵ ئەوەی نامرتاحم تاوەکو ئێستاش زۆر گرنگی پێ نادە بۆی بە ستۆری مۆد یاری دەکەم ئاسانترین لێڤڵ بەس یاریەکە ببڕم لەبەری تااقەتم نییە کاکەرەکەی زۆر بەقوت کەم لەبەرەوەی زۆر ئاسانیە وەروەها لە ڕووی ژمارەی دوژمنەکان بەڕاستی دووبارە بوونەوەی زۆر پێوە دیارە بۆسفاتی زۆر کەمە یعنی چەند بۆسفایتێکمان هەیە ئەوی دیکە هەر هەمووی دووبارەیە هەر ئۆرگە گەورەکانن هەر هەمانن تەنیا ڕەنجیان گۆڕای و دووبارە بوونەوەی پێوە دیارە کە پێشترێ ژەشتا هەر هەبوو بەڵام ئەو لێرە زۆر پێوەی دیارە بەڵام هیچ شتێک کاریگەری ناکات چیرۆکەی کە چەندە نازدار لەلام بۆیە منیش هەر دەلەدەی پێدەدەم ژمارە 4 لەوانەیە باوەڕ نەکەن کەچی یاریەکە بەڵام گاد ئۆف واری ڕاگنەڕۆکە ئەو ساڵ کە بڵاو کرایەوە چانسی هەیە 50% ببتە باشترین یاری ئەو ساڵ خەڵاتی یاری ساڵ ببە 50 بێگومان لە بۆ ئێلدن ڕینگە کە هەر کامیان باتۆ لای من هەر ئاساییە لەبەری هەردووشیان یاری دەلەدەنا ئێلدن ڕینگ 11 لەسەر دێلەکن من لەبەر زۆر هۆکاری کە ڤیدیۆی تایبەت مەسەری کرد لۆ 11 لەسەر دەم بەو یاری دێت گاڤان ڕاگنەڕۆک زۆر لە ڕخنەکانی منی ڕەواندەوە بەڕاستی بەسەرەن لەسەر مەسائلی بۆسفایتی لێرە تۆنێک بۆسفایتی جیاوازمانی هەندێک بۆسفایتمان هەیە هەر سایدن ینی سایت میشنن ئەگە بشیان کەی زۆر تامیان لێ دەکەی و یاریی قڕسترە لە ڕووی گەیمپڵی وەروە گەیمپڵێکە زۆر دەوڵەمەندترە حرکاتە زیاترە وەروە بەقوترکردنی کارکتەرەکەت و درعشتەکانە زۆر سادەتر کریا لە چەپ گاد ئۆف وار 2018 و لێرە نەخشە زۆر گرنگ نیە بەڕاستی کە زۆرم بەدڵە پێشترێ لە 2018 باسم کردکەوە نەخشەکەم تۆزۆ بەدڵنیە بەڵام لێ دەتوانین نەخشە هە بەکارنینی هەر نەخشەی بەکارمەینە کێشت نییە لەبەروی لێڤڵ دیزاینەکان بە شێوەیەک دەندرێکە بە ئاسانی ئۆبجێکتیڤەکەی خۆت دەدۆزیەوە کە لە 2018 زۆر دەبێت تەپشای نەخشەکەت کرد بە اینجا دەیتوانین لەبەر هۆکاری ئاو شتەکان بەڵام لێرە ئەو شێشەشان کەمتر کردیتەوە بەڵام دووبارە دەڵێمەکە میوزیک نازدار ڕاقیە دە لەسەر دێ بەڵام 11 لەسەر نییە لەکنە من حەزم دەکرد میوزیکێکی 11 لەسەر دەم هەبایە کە زیاد لە حەد ڕاقیبە مثلەن زۆر باش هەیە نایابی هەیە بەڵام زیاد لە حەدیش هەیە زیاد لە حەدەکەم زۆر حەز دێ لە گاد ئۆف واری هەبی لەو یاری بە چاوم نەکەوت بەڕاستی بەڵام لەگەڵەوەشم کە یاریی دە لەسەر دێ لە ڕووی چێژەوە چیرۆکەوە حەز دەکەم ئەو یارە تۆزێک بەسە
سەلامەتی تەواویان کرد واتە هەوڵیاندا هەموو گەیمەران لە خۆیان ڕازی بکەن نەک شتێک بکەنکەوە بەشێکی زۆر لە گەیمەران بەڵیان بی بەشەکی برێ وڵی بەس هیچ نەبوو. هەوڵیاندا تۆزێک جیاواز من بەڵام هەر بە سەلامەتی گۆتاییان پێی نەچیرۆکەشکە ڕێزی لێ دەگرین بەڵام دەکرێت زۆر زیاد لە حەدەکە بە کە ئێستا زیاد بتان زیاد لە حەد مەبەستم چیە. God of War Ragnarok نازدارە دە لەسەر دێ لەلام ژمارە 4 لە باشترین دڵخوازترین یاریەکانی God of War لەلام. ژمارە 3 یاری God of War 2 کە کاتی خۆی زۆر زیاد دەموت دڵخوازترین یاریمە بەڵام لەبەرەوەی God of War 1 و God of War 3 لەو ماوەی تەواو کردەوە تۆزێک بۆ چوونم گۆڕە هاتە ژمارە 3 لەلام. مهم God of War 2 لە ساڵی 2010 بڵاوکرا لەسەر PlayStation 2 PlayStation 3 ئێستا حالیان بەردەستە ڕێگەی PlayStation Plus Premium هەر بەردەستە. God of War 2 لە مێژە دڵخوازترینمە و لە مێژە عاشقی یاریمە لەبەر مەسایلی لێڤڵ دیزاینەکەی کەوا لێڤڵەکان مەرحەلەکان یەک نازارترن و سکوپی یاریەکەش کەوا دیمەنەکان ئەوەندە فراوان و جوانن و بەڕاستی دڵخۆششم بە کامێرەی فیکس کامێرێک کەوا نەتوانی گەیمەر بیجوڵێنی بەڵکو دەرهێنەر و پەرەپێدەرەکان بخۆیان ئەو شوێنە دیاری دەکەن کە پێویستە بیبینی لەبەرەوەی بۆدەکی گەورە دەداتێت دنیایکی زەبەلە حداتێ بەڕاستی دیمەنی ئەسپەکان کەوە هاودانیان پێ دەکەی نازدارە بۆس فایتەکان مای گاد ئەو یاریە هەر بە بۆس فایتێکی زەبەلە دەست پێ دەکات God of War 2010 و God of War Ragnarok بە بۆس فایت دەست پێ دەکات بەڵام بۆس فایتەکانیان ناگەنە ئەو یاریە کلاسیکانی God of War بۆس فایتێکی بە نەماک دەست پێ دەکات چەند لێڤڵەکە هەر یەک بۆس فایتێ تەنانەت لە دەرێ بە شێوەیەکە لە شوێنێکی گەر بە شێوەیەکە دوای دەچێت نەو لاشەی هەیکەلە گەورەکەی و لەوێش بۆس فایتەکە هەر بەردەوامە دوای چ دەبینی زیوسی دەبینی کاملی یاریەکەی زیاد لە حەدەکی ڕانەوەستاوە تا کۆتایی گەیمەر لەسەر ئێسقان دەهێڵتەوە زۆر نازدارە میوزیکی God of War 2 بەجددی ئێستا گوێ لێ ڕادەگرم God of War 2 لە دڵخوازترینم بوو بەڵام ئێستا هاتە ژمارە 3 بەڵام دە لەسەر دێ لەلام پێم وایە یەکێکە لە باشترین یاریەکانە مێژوودا و هەروەها سێەم باشترین و دڵخوازترین یاری God of War لەلام دووەم باشترین و دڵخوازترین یاری God of War لەلام بێگومان یاری God of War 3 یاخود God of War 3 کە لە ساڵی 2010 لەسەر PlayStation 3 بڵاوکرایەوە یەکەم یاری من لەسەر PlayStation 3 کە لە بەرخاتری ئەو یاریش PlayStation 3 کڕی تاقیم کردەوە بە شەوە چتاوام کە لە بەرو یاریەکە بەداخەوە زۆر کورتە یاری God of War 3 بەڵام کورتی ئەو یاری مانای ئەوەی نییە کەەوە دەیان زاری دیکەش بیکەی و لێ بێزاربی Oh my god چەندین یاری God of War چاوەڕی شەڕە گەورەکەمان دەکرد لەگەڵ سەتیای ئۆلمپس لەگەڵ زیوس لەگەڵ خوایەکانی دیکە لەو یاری هەر بە شەڕەکی زەبەلەح دەست پێ دەکا بۆس فایتی یەکەمت چییە؟ لەو یاری بۆس فایتی یەکەمت کە تازە یاریکە 30 دقیقە نابی دەستی پێکردیا لەگەڵ پۆسایدنیە خودای ئاوی لەگەڵ شەڕک لەگەڵ یەک لە بۆس فایتە زەبەلەحەکان دەکەیت کە دەیانتانی ئەو شەڕەی بەتەنێ بکەنە یەک یاری کەچی بە 30 دقیقەی تەواو دەکەی بەس ئەو شەڕە جگەلەوەش ئەو بۆس فایتی تەواو دەکەین دەچێت بۆس فایتێکی دیکە هەیدیز نازانم چێ تا دەگەی زیوسی هەموو خوایەکان لێک یاریەکی کورتی پوختی زیاد لە حەدی بێڕانەوەستان و لە ڕووی گرافیکشەوە ئەو یاری ئێستا کە ڕیماستەرکرایان لە بۆ پلەیچاری لەسەر پلەی 5 یان سەر پلەیچاری بیکەی مای گاد تۆپە چیرۆک لە تۆپەکانە یعنی ئەثینا و چیرۆکی ئەثینا و زیوس و کریتۆس و کۆتاییەکەی سەتیای ئۆلمپس و خوێنەکان ئۆشتانە کە دەیبینی مەحاڵە ئەو هەستت لە بۆ دروست ببیتەوە ئللا کاتێک هەست بۆ زیاد لە حەدەی دەکەی ئەگە پێشتر یاریەکانی God of War لەسەر پلەی 2 کردبی و کاتێک پلەی 3 هات ئەو یاریت کردبی هەستەکەی تێدەگەی و لە ڕووی لێڤڵ دیزاین ئەو یاری ڕاوەستانی تێدا نیە بەڕاستی لە مەرحەلەیەک لە بۆ مەرحەلەیەکی دیکە لەو مەرحەلەیەکە ڕاوەستانت نییە یەکێک لە جوانترین دیمەنەکانی تێدایە لە مێژووی هەر یاریێک بینیومە ئەوی شەڕە لەگەڵ تایتنە زۆر زەبەلاحەکەی ئاکە بەجددی دیمەنەکان سکۆپەکان تەنان یەک لە دیمەنەکان کە لە بە فەرمی دەچێت جەهەنەمی ئەو جارە دەچێت لای هەیدیسی ڕاوەستانی تێدانە نازدارە و پێم وایە دووەم باشترین و دڵخوازترین یاری God of War لە لای من تاوەکو ئێستا لە ژیانمدا کردبم ژمارەیەکیش باشترین و دڵخوازترین یاری God of War لەلام ئێستا یاری God of War یەکە کە لە ساڵی 2005 لەسەر PlayStation 2 بڵاوکرایەوە لەسەر Play 3 بەردەستە بە ریماستەر و لەسەر PlayStation Plus Premium ئێستا بەردەستە لەسەر Play 4 Play 5 لە خۆتان توان بیکەن God of War یەک کاتی خۆی زۆر لەلام دڵخواز نەبوو پێم تەنانەت چەندجار بیرم دەکردەوە کە یاری زۆر باشیش نییە لە چاو God of War 2 God of War 2 هەموو کاتێک باشتر بۆ لەکنام بەڵام ئەو ماوەی ڕابردووم پار بووە بزانام لە یوتیوبی چەناڵی دووەمم ئەو یاریان بە پارت کرد و دوایش ئەو ساڵیش دووبارە کردمەوە و ڤیدیۆش ئەو ساڵ سەیرم کردەوە مەحاڵە بڵێ ئەو یاریە 11 لەسەر دەنیە بەڕاستی لەبەر چش
هیچ یاریەک ناتوانانی لە شوێنێک دەست بە چیرۆکەی بکە باگراوندێکی گەورە بداتەوە کارکتەرەی بە بۆسفایتێکی دەست پێ بکە بەڵام بخۆی بۆسفایتەکە توتوریاڵە فێرکاریە لە بۆ یاریەکەی بەڵام بۆسفایتەکە زۆر نازدارمی و تاکو یاریەکەش کۆتایی دێتن چەندین بۆسفایتی ناوازە ئەنجام دەدەی و سیستەمی گەیمپڵەیەکەی هاکن سلاشەکەی لەو یاریەی مەحاڵە دووبارە ببتەوە و لە ڕووی لێڤڵ دیزاین لە مەرحەلەیەکیان لە شوێنێکی لە مەرحەلەیەکە سەحرای مەرحەلەیەک لەناو ئاوە لە مەرحەلەیەک نازام چیە و دەتوانم باسی ئەوەش بکەم کەەوە ئەو یاریان بەجددی مەتەڵی بە من ناسان مەتەڵ لە ناو یاریەکان یعنی پەزڵ زۆرێک لە مەرحەلەکانی یاریەکەی بەخۆی مەتەڵێکی گەوریە کە بەداخەوە لە گادۆڤار ڕاگنەڕۆک و لە گادۆڤاری 2010 ئەو شتە زۆر لاواز و کەمە یعنی کە لەو ڕەخنانەی کە لەو یاریان دەیبینم وەکو ڕەخنەی یارینە وەکو ڕەخنەی گادۆڤاری کە لەو یاریانە دەیگرم ئەو یاریە مەتەڵ و پەزڵ و ئینڤایرۆمنت جە و کەش و هەوا هەمووی خۆی مەتەڵە دەبی هەڵی بینی وەروەها چیرۆکی کارکتەرەکەت پێدەناسینی کە ئەگە یەکەم زاربیکەی کریتۆس باگراوندێکی زۆر جوانی هەیە و زۆر بە جوانیش باگراوندەکەی باز دەکە کەسێکەوە بەردەوام لە غەم و پەژاری ئەوەیە کە لە ڕابردوو غەڵەتێکی گەورەی کردی کەژنمار منداڵەکەی کوشتیە و دەوێت تۆڵە لە خوایکی بکاتەوە کە ئایریسە بەڵام ئەوە دەستپێکی چیرۆکەی زۆر زەبەلاح و گەورەی کە ئێستا بوویتەوە زنجیرە گەورە بەناو بانگێک بڵاوکە ئەو یەکەم یاری گادۆڤار بڵاو کرێتەوە ئێستاش میوزیکی سەرەکی مین تیمەکەی گادۆڤاری یەک تۆپە لە گادۆڤار ڕاگنەڕۆک و گادۆڤاری 2010 نەیانتوانی ئەو زۆرە فیلمە دروستکەنەوە وەک لەگەڵ ئەوەی ما کریسفۆر جەج گادۆڤار دەنجی کریتۆسە نوێیەکەی لەسەر گادۆڤاری 2010 و گادۆڤار ڕاگنەڕۆکی زۆر نازدارە و لێشی دێ بەڵام ناگاتەوە گادۆڤاری کۆن دەنگەکەی لەبیر نەکراوە لەوانە شەوکارەکەی ئەو بیکەوە نۆستاڵژەیە بە کاتێک کە بچووکتر بووین لەگەڵ ئەو یاری گەورە بوون ئێستا یادگاریمان لەگەڵی هەیە لەوانەیە ئەوە هۆکاری بەڵام ئێستا کە یاریەکەشم کردەوە نەخێر ئەویان لە هەمیان باشترە و لە هەمیان دڵخوازترمە گادۆڤاری یەک وەروە نەخشی شتێدا کە زۆر زیاد لە حەد قورسە بە تایبەتی دیمەنەکە دەچێت جەهەنەم یعنی لێک لە ئەو دیمەنە بەڕاستی کاتەکە بەسەر بەسەر جەهەنەم بکەویەوە یە غەڵەتی بچووک فرەت داتەوە خوارێ یعنی تعزیبە بەڕاستی تعزیب نەفسیە بەڵام ئەوەش مەبەستی یاریەکەیە تۆ ناتوانێت بچێت جەهەنەم و بە ئاسانی تێدا ڕزگاری بی ینی گەیمەری بەجددی بێزار دەکات لەو مەرحەلەی لەبەرەوەی تۆ لە جەهەنەمی دەتوێت بژیەوە زیندوو بیەوە بەڕاستی پێت نیشان دەدا پەزڵەکان مەتەڵەکان هەر هەمووی نازدارە هیچ ڕەخنەیەکم لەو یاری نیە بەجددی پێم وایە چێکە لە یاریە پرفێکتەکان لە سەرەتا تا کۆتایی هیچ غەڵەتێکی تێدا نبینم هەڵەیەش تێدا نابینم لە ڕووی یاریکردنەوە وەروەها 11 لە سەردەشە لەلام شایانی کردن 100% دڵخوازترین و باشترین یاری گادۆڤارە لەلام بگمان هاوڕێنەوە تەنیا بۆ چوونی منە لەوانێت تۆ بۆ چوونی جیاواز دەبی هەر یاریەک دەمەوێت ڕزبەندی ئێوەش ببینم لە کۆمنت بەکەی خۆتان ڕیزبەندێکدا بنێن لەو هەشتەی کە باسم کرد ڕزبەندی ئێوە چییە لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن ئازان خۆشەویستان سپاس بۆ سەیرکردنەوە ڤیدیۆ هیوادارم تام و چێشتان لێی بینیبی حەزم کرد ڤیدیۆیەکی جیاوازی گادۆڤار بکەم وەرە بۆ چوونی خۆش مەسەر تەواوی زنجیرەکە باز بکەم تا ڤیدیۆی داهاتوو بەخوای گەورەتان ئەسپێرم خوداتان لەگەڵ